ئێرە هەیکەلەکەی پێنجوێنە ئەمڕۆ لە مەراسیمێکە بەردە لەسەر پەیکەری شاعیری نیشتیمانپەروەری کورد مفتی پێنجوێنی لابرا. ساڵانی ڕابردوو لێرە پەیکەرێکی قانیع هەبوو، ئیتر خەڵکی پێنجوێن بێرەڵن هەیکەلەکە، بەڵام دوای ماوەیەک لابرا بۆی داخورانی پەیکەرەکەەوە. ئێستا جەنەرنزار ئەم پەیکەرەکەی هێناوەتەوە بۆ هەیکەلەکەی پێنجوێن و کاتێکەوەتە هەیکەلەکە لەمەولا ئەم پەیکەرە ئەبینیتەوە لێرە. منەمەوێت قسەی زیاتر لەگەڵ کاکچێنەرکەم کە پەیکەرسازی ئێرەیە ئەم پەیکەرەی دروست کردووە. کاکچێنەر سڵاو لێبێت. سڵاو لە تۆ. باسی ئەم پەیکەرەمان بۆ بکە چۆن دروستان کردو و باسێکی مفتیشمان بۆ بکە. بەڕاستیەکەم ڕۆزۆ خۆشحاڵم 48مین پەیکەری خۆم پێشکەشی کوردستان کردووە. پەیکەری یەکێکە لە منەوەرەکانی گەورەی ناو پێنجوێن، یەکێکە لە شاعیرە پێشکەوتن خوازەکانی کوردستان و پێنجوێن. هەڵبەت کاتێک پەیکەر بۆ یەکێکەکەی گرنگە بزانینەوە کە سایەتێکی بووە. من نەک ئەوەی کە کردومە گرنگە ئەبوو ئەرک لەسەر شانم کردومە پێشتریش بکرایم کارانم. هەڵبەت ماوەی 5 مانگیشم لە پەیکەرەکەیە کردووە. بە مادەی هاتر ئەو ماتریالێکە کارم پێکردو هاڕای بەردی مەرمەڕە کە تەحملی سارد و گەرمای زۆرەکە، چونکە بەڕاستی پێنجوێن زۆر ساردە و گەرمای ئەوکەی گەرم نیە، بەڵام سەرماکەی زۆرە. هەوڵم ماوە کە ماتریالەکە بەقەدەر ساردی شوێنەکە چونکە گرنگە، مانەوەی پەیکەرەکە خۆی لە خۆیان گرنگە. کاکچێنەر خۆتە زانی قانیعی شاعیرێکی گەورەی پێنجوێنی بووە، گۆڕەکەشی لە گوندی لەنگەدەیە. پلانە دێ لە داهاتوە با بڵێن پەیکەرێکی بۆ دروست بکەیت؟ ماوەیەکی زۆر ماوەیەکی پێش ئێستا پەیکەرێکم بۆ کرد لە شاری سلێمانی لە بەردەم باخی گشتیە مەراسیمی بۆ کرا. هەڵبەت هەر کات لەگەڵ دکتۆر تەهایە کە پێشنیاری هەر پەیکەرێکەکەین نەیوتوەنە، بەڵام دڵنیان بن لەوەی پێشنیاری قانعشی بۆکەم و هیوادارم هەر لەم گۆڕەپانە جوانە بتوانین پەیکەری هەردوو شاعیری گەورە ببینیم بەیەکەوە.